واشنگتن دەڵێت ئێران نابێ پشتوودرێژی ئەمریکا تاقی بکاتەوە. لە مۆسڵی خۆن هەتا ئێستا هێز کۆپەروسکی و کەسانەی لە شەڕی داعش دەکوژراون لەسەر کۆڵانەکاندا هەرماون. حکوومەتی لوبنانی دەڵێت کاتیەوە هاتووە 1 ملیۆن پەنابەری سووری بگەڕێنەوە. تەماشاچێلێ خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتنەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن. سلااو بورز تەماشەوانی هێژا ئەم بە ڕێکیشانên di navbera Amerîka û Îranê de dest pê dikin. Berpirsên mezinên Amerîka dibêjin divê Îran testa sebra Amerîka neke. Ev reaksiyon tên di demekê de ku Komara İslamî madeyên navokî di astekê de çê dike ku sînorên rêkeftina navokiya sala 2015 bin pê kiriye li gor vekolerên Ajansa Navnetewiya Wizeya Navokî. Îran dibêje ew ê rêkeftina navokiya sala 2015 paşguh bixe piştî ku Amerîka sala borî jê vekişiya. Ev yek bû cihê hişdariyeke tund ji aliyê cîgirê Serokê Amerîka Mike Pence ve. پێویستە ئیران شاش نەبە di navbera sebra Amerîka û nebûna alavên çareserkirinê li Nikwê. Em hêviya başiyê dikin lê Amerîka û leşkerên me amade ne ku kesayetî, welatî û bercewendiyên me li herêmê biparêzin. Em ê berdewam bin li ser dijberiya hejmoniya xerapa Îranê. Em ê bi berdewamî fişarê bidin ser aboriya wan û dibin serokatiya Donald Trump da wê Amerîka qet rê nede Îranê ku çekên navokî berhem bîne. Rawişkarê ewlekariya niştimaniya Amerîka John Bolton wî jî hişdariyeke wiha hebû. Em ê bi berdewamî fişarê zêde bikin li ser rejima Îranê. Heta ku dev ji programa xwe ya çekên navokî berdide û dawiyê bi çalakiyên xwe yên tundutîjiyê bîne li seranserî rojhilata navîn. Di nav de jî encamdan û piştgiriya terorê li hemî cîhanê. Serkirdeyekî leşkeriyê Îranê roja duşemê gotibû ku welatê wî lê şerê dijî tu welatan nagere. Lê Îran bang li îmzekerên dinên vê rêkeftinê dike ku riyekê bibînin ji bo cezayên aboriyên Amerîka û hinartina nefta xam. Yekîtiya Ewropa û Rûsya xemên xwe li dor kiryarên Îranê yên pîtandina uranyum tînin pêş. Lê Rûsya Amerîka jî lomedar dike li dor vekişîna ji rêkeftinê. دانالد ترامپ دەڵێت دەوەی تر سەرۆکاری لەگەڵ باڵویزی بریتانیا لە واشنگتن نییە پاشەوەی بێڕێزی لێ کردووە بە نەکاراما نەگونجا و باوەڕبەخۆ نەبوون وێنای کرد و بەڕێوەبەرێتەکەی بە پەکەوتوو هێشتا ڕوون نییە ئاخۆ بە فەرمی نامەیەک ئارەسەی باڵویزی بریتانیا کراوە یان نا. ترامپ لە تویتێکدا وتی ئەو کێمدا ڕۆژ ناناسیە و لە ئەمریکاش حەزێ لێ ناکەن و بریتانیاش لە هەوڵی دۆزینەوەی سەرچاوەی ئەو کێبڵ و دیپلۆماسیەیە کە لە واشنگتنەوە بۆ لەندەن راوە. لەو بارەیەوە ئەلبەتە بریتانیا زۆر شەرمەزارە و ئێستاکە بە وەزیری بازرگانی لە ئەمریکادایە و دەڵێت ئەو لە جیاتی داوای لێبوردن دەکات. وەزیرê ewlekariya navxweya Amerîka raportên ku behsa kêmbûna av û xwarinê lêgirtîgehên ser sînorê welatê Meksîkê dikin red dike. Di heman demê de hin endamên Kongresê daxwaza çakkirina rewşa koçberan lê girtîgehên Amerîka dikin. Agahiyên bêhtir di vê raportê de. دوای گەشتێکی هەفتەی ڕابردوو بۆ سنتەری دەست بەسەرکردن لە کلنت لە ستانی تەکساس ئەلێکزاندریا ئۆکاسیا کۆرتیزی کە ڕەخنەی لە ژیان و گوزەرانی نێو سنتەرەکە گرت. نابێت هەرگیز خانمێک لە زیندانێکی بچووکدا قەتیز بکرێت کاتێک هیچ زیانێکی بە مرۆڤ نەگەیان دەبێت. دەبێت ئاویان بۆ دابین بکرێت و هەروەها مافە سەرەتاییەکانی مرۆڤیان بۆ فەراهەم بکرێت. راپۆرتە هەواڵەکان و هەروەها راپۆرتی پاسەوانانی گەڕۆک سەنگیان خستە سەر ڕەوشی لە ڕادە بە دەرقەرە باڵغی نێو سنتەری دەست بەسەرکردنی کۆچبەران سەرۆکی بە وەکالەتی وەزارەتی ئاسایشی نیشتیمانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا بە کەناڵی ABC گوت ئاژانسەکەی هەرچی لە تواناییدا هەبێت دەیکات بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەو کۆچبەرانەی کە ئەمساڵ هاتوونەتە نێو وڵاتە گرتوەکانی ئەمریکاوە. پتر لە 500,000 کەس سنووری باشووری وڵاتمانیان بەزاندووە. زۆربیان لەو منداڵ و کەسە گەورانە بوون کە هەر خۆیان بەتەنیا بوون.
کێڤن گوتی راپۆرتەکانی سەبارەتن بە کەمی خۆراک و ئاو پشتڕاست کراونەتەوە. گوتیشی ڕێوشن دەگرنەبەر بۆ باشکردنی ناوەندەکانی هێشتنەوە و دەست بەسەرکردن. لە 30 مانگی دوازدەوە کاتێک دوجار قسەمان لەسەر ئەمە کرد ئێمە بە ئەندازەیەکی زۆر کارمان کردووە. لە سنتەرەکانماندا 20 کارمەندی تەندروستیمان بە درێژایی سنوور هەبوو، بەڵام لە ئێستادا پتر لە 200 کارمەندە. من 14 کەسم بینی لەسەر زەوی خەوتو بوون و چەند کەسێکیان دەیانگوت وا 15 ڕۆژە خۆمان نەشتووە. ڕەشیدا تڵایب یەکێک بوو لە ئەندامانی شاندێکی کۆنگرسی گەشتێکیان بە نێو سەنتەری دەست بەسەرکردنی کلنت لە تەکساس کرد. نازانم ئەوەی بینیمان چۆن بۆ خەڵکی باز بکەم. کاتێک بۆ خەڵکی باز دەکەم دەڵێن ئەوەی دەیڵێت ڕاست نییە. منیش دەڵێم ئێمە هەمومان ڕاستیەکەمان بە چاوی خۆمان بینی. کۆنگرس بەم دوایەنە تەرخانکردنی 4.6 میلیارد دلاری بۆ بودجەی تەنگەتاوی پەسەند کرد. بەشی زۆری ئەو پارێش بۆ باشکردنی ڕەوشی منداڵان و خێزانە کۆچبەرەکان بوو لە ناوەندەکانی دەست بەسەرکردنی سنووری. دیارە سەرڕای هەڕەشەکانی ئەمریکا بوو ئەوەی تورکیا موشکی سیستمی بەرگری S-400 لە رووسیا نەکرێت، بەڵام ئەردوگان گوێ بەو هەڕەشانە نەدا و سیستمەکە گوایە ئێستاکە لە ڕێگادایە بەرەو تورکیا. هادی سوفیزادە لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە نەروێژە و لە گەڵماندایە. کاکاتی خۆشاتەوە بەڕامەکانی بەشی کوردی. جاران زۆری وڵاتانی جیهان بە وشیاریەوە بۆ هەڕەشەکانی ئەمریکا گوێیان شل دەکرد، بەڵام ئەمڕۆ ئەوە کۆریای باکوور، ئیران و ئەوەیش ئەردوگان و تورکیا لەو جورە هەڕەشانە سڵ ناکەن. هۆی چییە؟ لە ڕاستیە سیستمی دوو قوتبی لە دنیادا بە شێوەیەکی کە بە مودێلێککە سەری هەڵداوەتەوانێ و ئەوە بۆتە هۆیەوەی کۆمەڵی لە وڵاتانی بە خصلەت دیکتاتۆر لە دەوری یەک کۆبوونەتەوە یەکتر ساپۆرت دەکەن. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە مەسەلەسی رووسیا، ئێران، تورکیا هەیە کە زۆر بەرژەوەندی هاوبەشیان هەیە و لەم ناوەیژە تورکیا بە دەرەجەی یەکەم ئەمنیەتی ملی یا ئەو شتێک کە وەکو پێڵێن یا تەواویەتی ئەرزی ئەو وڵاتە بەڕاستی لە مەترسیایە خۆیان ئەمەیان هەست پێ کردووە و هەر دوێن و پێدەکەش کە عەلی باباجان یەکی لە کار بەدەستە مؤسسەرەکانی پارتی داد و گەشەپێدانی سەر بە ئاکەپە سەر بە ئەردۆغان ئەم مەترسیانەی خستووەتە ڕۆ. وەزعی تورکیا زۆر ئاسیب پەزیرە لەبەر ئەوەی کە بە هەموو شێوەیەک ئەوێت لە چوارچەوەی ئەمنیەتی ملی خۆیە بەرگری لە خۆی بکات لەم قۆناغەیە. کاکادی دیارە هەر کارێک کاردانەوەی خۆی هەیە. لەو بڕایەدان ئەگەر سەرۆک ترامپیش بێدەنگ بێت بەرامبەر ئەردوگان و کڕینی ئەو موشکانە، شیانی هەیە ئەنجومەنی نوێنەران و هەروەها سنات هەڵوێستێکی تونتریان بەرامبەر بە کڕینی ئەو موشکانە هەبێت و تورکیا سزا بدرێت؟ دەرکی من لە سیاسەتی دەرەکی ئەمریکا ئەوەیە کە سیاسەتی دەرەکی ئەمریکا چ لە دەورەی دموکراتەکان و چ لە دەورەی کۆماری خوازەکانە هەر یەکێکە و نەگۆڕە و تورکیا ئەو تەسیراتەی بۆ وڵاتانی غەربی نەماوە. تورکیا لە سەردەمی بلۆکی شەرقا وڵاتێ بوو کە سپاب ئیتمینانێ بوو لە هەمبەر بلۆکی شەرقا. ئێستا خۆی بۆتە لە واقعا بۆتە بەشێک لە بلۆکی شەرق، ئەگەر بە پێناسەی بڵێن بلۆکی سوسیالیستی پێناسەی بکەین، بەڵام یاوەکو قەوارەکەی کەما بێتەوە. بۆیە بەرژەوەندی ئەمریکا بە تەواوی لەگەڵ تورکیا لێکدا بڕاوە و بەشێک لە پسپۆرانی سیاسی و بەتابێکی لە ڕاوێژکارانی ئەمنیەتی دۆناڵد ترامپ ئەو ڕاستیەی خستە ڕوو و بە ئاشکراوتی کە تورکیا لە ئێران مەترسیدارترە و قەتەریش لە کورەی شمالی کە ئەم دوانە دوو وڵاتی ئەخوانین. بەس کاکادی سەرپیشەکانی سەرانی ئیران وایە خۆ تورکیا و ئەردوگان چ کاریگەریکی هەیە لەسەر پێگەی ئەمریکا لە جیهان؟ بێگومان ئەمریکا بە پلان و پرۆژە ئەچێتە پێشەوانێ. تورکیش ئێستا دەورەیەکی پڕمەترسی تێپەڕەکە. تورکیا لە ئەو پەڕی بێسوباتیایە و تەنانەت تورکیا کە خۆیان ئەترافەکەن ئەمنیەتیان لە مەترسیایە پێدەچێت لە کێشەی سووریا لە نەهایەتە ئۆستانی هاتایش لە دەستبند. نیگەرانیەکانی تورکیا یەک و دوو نییە. ئێستا وڵاتانی غەربی لەسەر مەسەلەی قەبرس لەگەڵ تورکیا دووبارە بۆتە کێشەیەکی گەورە. تورکیا بۆتە بە مشکلێک لە ڕاستیە بۆ
وڵاتانی ڕۆژاوایی و ڕۆژ بە ڕۆژ ئەو کلێنەیژ قوڵتر ئەبێتەوە بۆیە تورکیە سیاسەتێکی بە قەولی فارسکوتنی فەرار بە جڵەویان گرتووەتە پێش و ئەمریکایش ئەتوانێت لە نەهایەتە سیاسەتەکانی ئەمریکا لە بەرەو پێشە ڕۆ پاشگەز بوونەوەیان بۆ نییە. بەس ئەم جۆرە مانەوەرکردنەوەی ئەردوغان پێکی لە ئەمریکا و ئەوەی تری لە رووسیا لەو بڕواایەدان لە کۆتاییدا بەکام لە دەشکێتەوە ڕۆژاوا یان ڕۆژهەڵات. من دڵنیام ئەگەر تورکیە هەر ئەمڕۆ پاشگەز بێتەوە لە هێنانی موشەکەکانی موشکی S-300 و پێداویستیەکانی جارێکی کە ناتوانێت کە متمانەی وڵاتانی ڕۆژهاوایی بۆ بەتایبەت ئەمریکا بەدەست بێنێتەوە ئەگەر تەنها یەک نمونە چاپبوونی وتارێکی بەڕێز جەمیل بایەک سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان لە ڕۆژنامەی واشنگتن پۆست ئەمە یەکێ لەو ستارتی حرەکەتێکە کە دژایەتی خۆیان لەگەڵ تورکیە نیشان بدەن بە ئیزافەی زۆر شتیکە کە لە ڕێدایە و بێگومان ئەو دوو وڵاتە ناتوانن بەتایبەت لەسەر مەسلەی سووریا لەسەر مەسلەی وڵاتانی عەرەبی لەسەر مەسلەی قبرس بەرژەوەندیەکانیان دژ بەیەکن. هادی سۆفیزادە لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر زۆر سپاس. هەربژین. پشتی ڕاگەهاندنا ڕەوشە ئاوارتە لە تورکیە گەلک چالاکی هاتن قەدەخەکردن دە ناودەژی بۆنە و خۆپێشاندانên هەڤرەگەزخوازان. پامنێرمان لە ئەنکەرەوە لەم ڕاپۆرتەدا بیرروبووچوونی هەندێک لەو هاوڕەگەز بازانە ئامادە کردووە سەبارەت بە چالاکیەکان و چۆن حکوومەت سەرکوتی ئەو جۆرە چالاکیانە دەکات. لە تورکیە پشتی ئیلانکردنا ڕەوشە ئاوارتە گەلێک چالاکی بە ئاوایەکی کەیفی هاتبوون قەدەخەکردن. جوان قەدەخانە یەکشی لە ئەنقەرێ چالاکیên کۆمەلەیا پاڵپشتیە ژیانە پێمبەیên لێزبیەن گەی بیسێکسیل و ترانس ئانگۆ LGBT-تێنە. ساڵا 2017 والیتیە ئەنقەرێ هەموو چالاکیên vê کۆمەلەیê بێماوەیی قەدەخە کرibû. پشتی قەدەخەیê کۆمەلەیê serî li mehkemê da û mehkemê ev biryara walîtiyê di cî da nedît. Lê walîtiya Enqerê li gel biryara mehkemê dîsa jî destûr neda çalakiyên vê komeleyê. Parêzvanê komeleya palpiştiya jiyana pembe vê biryara walîtiyê li der hukukê dibîne. 2017 di sala 2019 da heta vê demê li pêşiya komeleya palpiştiya jiyana pembe walîtiya Enqerê hin qedexa derxistine. Ev qedexa bi gelemperî bûn, bê maweyî bûn û bi hîç awayekî jî sedemê wan diyar nîn bû. Her çi qas diyar nebe jî bi vê qedexeyê dixwastin ku pêşî li çalakiyên LGBT'yê bigirin. Mehkemê ana destûr dide lê walîtî nade. Ji ber vê jî mafê derbirînê û rêxistinê tête binpêkirin. Ev biryara qedexekirinê cara yekem komeleya palpiştiya jiyana pembe dema xwast ku rojên fîlmên LGBT'yê Alman çê bikin hate dayîn. Aktivîstên vê komeleyê biryara walîtiya Enqerê derî mafên mirovan diyar dikin. Demekî dirêje ku em nikarin li der çalakî li darxînin, biryara walîtî destûr nademe ku em bi navê LGBT çalakiyan çêkin, bi vî walîtî mafê me binpê dike û ev jî tiştekî raşînin e. Walîtiya Enqerê bi tundî tê rexnekirin. Ji van aktivîstan Özgür Gür jî dibêje biryara walîtiyê navbera me mirovan da wekeviyê radike. Pêwîst e ku walîtî vê biryara xwe bigorîne. Herhangi bir artık li gor mehkemê li pêşiya me de qedexeyek nîne. Hiqûqnaz dibêjin mehkemê destûr daye. Lê vî alî de walîtiya Enqerê bi şewazeke bejî dîsa li pêşiya me astengiya derdixe. Di dema rewşa awarte de hebû. Lê ana nîne. Li ser me tiştê keyfî têne meşandin. durumu söz konusu değil. Mirov her çi qas xwe wek jin û mêr nîşan bide jî di aliyê cinsî da navbera wan her du cinsan da jî hin cinsên din jî hene. Lezbiyen, gay, biseksüel û trans her yek nûmuneyên van cinsên din in. Qedexeya ser wan qedexeyeka mafê mirovî ye. Eyûb Demîr, Dengê Amerîka, Enqere. لە مۆسڵی کۆن هەتا ئێستا ئیسک و پرووسکی ئەو کەسانێک لە شەڕی داعش دەکوژاون لەسەر کۆڵانەکاندا هەرماون. د کۆنکردنا تەرمان de ji navweraniyê diyar dibe ku gelek ji wan jin û zarokin. Pemnêrê me li Moslê agahiyên bêhtir hene.
اوه موصلا کفنه تاخ شهوان و قلعات کو دماهیک خالن چکدارن داعش بون لأوان تاخان شرن هر مزون و گران رویدانو به هزاران خلک هاته کشتن بله هتا نوکه لاشن کشتین اوی شری لسر اردن و هستین وان بربلاف بوینه و هندک هستی وصا دیارد بیتن زارو جنن و هندک وصا دیارد بن جگدارن داعشن جبر جلو برگن وانو قبیل صاجورن وان طبعا احنا صارنا سنه بگمان اوه بتری ساله که ام وگراینه اوی تاخی اف تاخه پرج لاشن مرووان اگر نها بنیری اوه پارچن لاش مرووه کیه و لاش دناف اوی خانی دا هنه و پارچن دست و پیا و بربرین پشته بلاون هر وصال هر جهه که اوی تاخی لاشن کشتیان هنه لو ما ام داخواز حکمت و رکخراوات کن اوان لاشا راب کن جبر کده نخوشیا پیدا کن جبو ولاتین اوه نها لویره دجین باب عبدالله اکمین کسه وگریای تاخ شهوانو در دورن خانیه وی همی کاولن و هستی و لاشن مروفات بربلاونو بله اف کسه جنجاریا خواه وگریای و خانیه وی جلای چند رکخراون خیرخازی هاتیه آوادان کرن باب عبدالله دبیجید سررای هبونا هستی و لاشن مروفان بومبا و تقمنی هنو مترسیا وی چنده هیا به زاروین مو بتقن اب خود ام وگرگن جبر روشا جیانامه گلگ نخوش بو هر وسا ام وگرگن جبر کو مالامه لویره و او تاخه ام همیت دا مزم بون و براستی ام ناچارین وگرین و حکومت چه با من نکریه تنه رخرا و دهنه ویره خدمت آمد کن بگو ریشیانین خواه بله حکومت چه نکریه لدسپیکا سال 2019 ریوبریا برگیریا شارستانیا موصل زدتری 2000 لاشن حولاتین سویل در اخستن جناوا موصلا کون بله به گوری گوتنین حولاتیان حتی نوکه لاشن مرووان گلک هنو نبتنین چکدارین داعشن بلکوین حولاتین سویل جی دناف دانه کاوا عمر دنگ امریکا موصل بریارەکەی هەفتەی ڕابردووی و سەرۆکوەزیرانی عێراق بۆ تێکەڵکردنی هەشتی شعبی لەگەڵ سوپای عێراق خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت بەشێک بە هەوڵێک بۆ بەنیشتمانیکردنی هێزە چەکدارەکان و بەشێکی تریش بۆ دەربازکردنی ئەو هێزەیە لە فشارەکانی ئەمریکا لێدەڕوانن. بڕیارەکەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ تێکەڵکردنی حەشتی شعبی لەگەڵ سوپای عێراق خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت بەشێک بە هەنگاوێکی گرنگی دەزانن بۆ بەنیشتیمانیکردنی هێزە چەکدارەکان بەڵام بەشێکی تر پێیان وایە حەشتی شعبی سوپای پاسدارانی داهاتووی عێراق و هەڵوەشاندنەوەی ئەستەمە شعارمان یەکە الحشد دائم إلا ظهور القائم حشد هێز سیاسی نییە تشکیل حزبی نییە بە فتوە هاتە بە فتوە تەواوێ معنی حشد ملات كلمة حشد يعني حموم ملاتاتن سياست نية حتى يكي بلا لانتخابات بيان من دنگ نارم ما دوري لمشتانه عقائدية هاتا وعقائدية الروح نا عادل عبدالمهدي نجر اما قانونه بس او فكرية كجرك اما نميانية اما خو جاري بڕیارە کتوپڕەکەی عادل عەبدولمەهدی سەبارەت بە حەشدی شعبی لە کاتێکدایە ئێران و ئەمریکا لە ململانەیەکی سەختدان هەروەک حەشدی شعبیش کاردانەوەی توندیان بەرامبەر بە بڕیارەکە نەبوو بۆیە بەشێک لە چاودێران بڕیارەکە بە پلان تێدەگەن ئەو بڕیارەی کە عادل عەبدولمەهدی لەم کاتەدا دەری کردووە وەک دوو ڕوویدراوێک وایە ئەوێ جیاوازیەک لە ناوخۆی عێراق بکە بۆ حەشدی وەتەنی و حەشدی وولایی ئەمە لەلایەک لای دووەمی بۆ پارسەنکردنی نێوان ململانی ئەمریکا و ئێران لە عێراقدا نایەوێ لە عێراقدا حەشدی شعبی زربەیەکی عسکەری بخوا بۆ ئەوەی هاوسەنگیەکە لەگەڵ ئێرانە ڕاگرێ بەڵام بەڕێی من پێ ناچێت بتوانێ بیکە ماوەکەی کەمە هەلو مەرجەکەی زۆر لەبار نییە لەبەرەوە تا ئێستانەی پێی خۆی دانەکوتاوە لە ناو حکوومەتی عێراقیدا و وەکو سەرۆکوەزیران بەرپرسانی حەشدی شعبیش پێیان وایە بڕیارەکەی عادل عەبدولمەهدی بڕیارێکی باشە بۆ هێزەکانیان چونکە چارەنووس و پلە و ئیمتیازاتەکانیان بە یاسا ڕێک دەخات خۆی عینە نەمێنی شوێن خۆی مێنێ بەس ناوی وەک ناوی جێشە ڕەدیفە قانونی بۆی دەرەچی قانونی هەیە
بەس چی ئێستا ئێمە مەسەن داواکەن کاکە بۆ هێزی عێراقی ڕوتبەی هەموو بۆم ڕوتبەم نییە لێرەیە باشە شەهید عارزی پارەی تقاعدی بۆ من نیمە باشە تا کێ بمێنم من بێقەرار داشم مەسیرم چێوێ قاڵی کە بۆم دانە کە من بەیانی دەرچوم کوڕەکەمە تێنەمە شوێن خۆم ئەوێ تەبیعیە و عێراقشی ئێرە کوێشتانە مۆزەوەی حەشدی شعبی لە چەندین گروپ و هێزی جیاواز پێک دێت کە هەر گروپە و سەربەلایەنێکی شیعیە و فتوا لە مەرجەعیەتێک وەردەگرێت گروپەکانی نێو ئەم هێزە بەشێکیان بە ئینتیمابوون و کارکردن لە ژێر چەتری ئێرانیەکان تۆمەتبار دەکرێن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک. لە باژارێ عەمودێ باکوورێ ڕۆژهەڵاتێ سووریێ لە درێژیە سێ ڕۆژان کۆنفرانسێکە نەڤنەتەوی لە دۆر چەکدارên girtiyên Daişê هات هەلدارخستن کۆمبوونێ بە بەشداربوونا بە دەهان لێکۆلەر و شارەزا ji welatên عەرەب û Ewropî û هەروەها ji Amerîka jî encam da. Peyamnêrê me li Qamişlo agahiyên bêhtir hene. Roja dişemê li bajarê Amûdê yekemîn komcivîna navnetewî derbarê Daişê de bi dawî hat. Komcivîn ji aliyê navenda Rojava ya lêkolîn stratejîk nerelesê got li jêr navê rehend, astengî û stratejiyên rûbirûbûnê hatibû darxistin. Komîta Amedekariya Komcivînê dibêje armanca wan ji komcivînê ev bû got çarenûsa girtî û malbatên Daişê were nîqaşkirin. Hêviya me ji vê komcivînê ew e ku bigihinin encamekê endamên Daişê çawa werin dadgehkirin, li kur werin dadgehkirin, wê bi çi rêbazî werin dadgehkirin, malbatên Daişiya we çarenûsa wa çi be? Piraniya semîner û lêkolînan ser mijara dadgeha girtiyên Daişê yên biyanî got di zindanê Bakurê Sûriyayê de girtîne. Lêkolînerê Siûdî Dektor Saed bin Umer got serokê navenda Elqerin ya lêkolînê stratejîk e dibêje pirsa girtiyên Daişê yên di zindanê Bakurê Sûriyayê de pirseke navnetewî ye û divabe civaka navnetewî destekê bide Bakurê Sûriyayê da ku vê kêşê çareser bike. لذلك تصوري انه بنارîna min ku erêkirinek civaka navnetewî heye ku vê pirsê çareser bike. Ev pirseke mirovahî civakî navnetewî ye. Diviya ba dewletên navnetewî bi taybetî yên koalîsyonê alîkariya herêmê bike. Parêzerê Ferensî û mamosteyê Zagonê di zanîngeha Parîsê de Dominique Inchospê dibêje got pêwîstî bi biryareke nû ji netewên yekbûyî tune ye. Ji ber got beriya niha du biryarên netewên yekbûyî girêdayî şerê Daişê hene û dikarin li ser bîngeha wa her du biryaran dadgeheke navnetewî li ser xaka Bakurê Sûriyayê were avakirin. To my understanding, تێگەهشتنا من یەک ji biryarên civaka ewlekariya netewên yekgirtî hejmara 22 hevde çarçoveka giştî peyda kiriye bû bicehkirina dadweriye û dadgehkirina endamên Daişê. Di vê biryarê de hatiye divê endamên hevpeymaniye yekem endamên Daişê bibînin ya divê dadgeh bikin lê negotiye li çi dadgehekê û rêgirî nekiriye li peydakirina dadgeheka nêvnetewî. Bo min wekû parêzer ev e destpêk e bû durustkirina dadgeheka nêvnetewî yanû bo vê dûzê. Dadgeha gel a Bakurê Sûriyayê got taybet bi tawanên terorê ye dibêje got 7,000 girtiyên Daişê yê hemwelatiyên Sûriyayê hatine pêş vê dadgehê û ceza bûne. Rastî cezayê got cem dervekirin tineyî. E'dam cem tineyî. Ev jî li gor madda 20 a mîthaka Roma de a got محكمة جنائية دولية بيش هبو أجو هاد دمزراندن وهاد أفكرن سالة 2002 سوجي جران الجمع حتى مؤبدة حتى 6 سالي. Komcivîna navnetewî ya dor Daişê li Bakurê Sûriyayê bi dawî hat. Tê de gelek lêkolîn dor Daişê û têkiliyên wê hatin pêşkêşkirin. Di dawiya komcivînê de encamnameya komcivînê di daxuyaniyekê de ji bo raya giştî hate eşkerekirin û tê de hat tekeskirin got divabe civaka navnetewî piştgiriya dadgeheke navnetewî li ser xaka Bakurê Sûriyayê bike. Zana Umer, dengê Amerîka, Amûdê. لبنان بهتري مليونك پنابرên Sûriyê ve dihewîne lê hikûmeta Libnanê dibêje êdî dem hatiye ku ew ji wir derkevin. Berpirsan serbaz şandin ji bo parastina bildozerên ku li kampên penaberan malan hildiweşînin. Lê vê raportê temaşekin. Li kempa Pinabera ya li bajaroka Arsalê hikûmeta Lübnanê dibêje dema vegera pinaberên Sûrî hatiye. Em li vir bicih bûn, ez û zarekên xwe. Niha artêş hat û fermana hilweşandina xaniyê me kir.
دیمە ئەلکانژ و زارۆکên xwe ji Sûriyê dema şerê navxweyî reviyane Lübnanê wê xaniyek demkî çêkiriye lê anniha ev jî hatiye xirakirin. Ew bû 5 sal ez li vir dijim. Her sal me tiştek danî ser hev û din ku em ji xwe re bêjin ev malê me ye. Tiştek li paş nema. Tu tiştekî ku tu bêjî mal e. Rêxistinên alîkariyê dibêjin ji destpêka yekşemê vir de herîkêm 20 malên tinaberan hatiye hilweşandin. Niha ez digel cîranê xwe de dijim. 4 zarokên min heye. Tevî min 5 kes. Sê melbet tevî tiştên xwe. Em nikarin ciyekî kirê bikin yan jî biçin yan jî tu tiştekî din bikin. Karbidestên artêşê li vê kempê berê du mehan agahdariya hilweşandina malan dane tinaberan. Bo hinekan dem hatiye dayîn. Ev girêdayî biryara rayedarên Lubnanê ye. Ji bo me xwedî maltîkirinê em spasdarin. Netewên yekbûyî welatên din û rejîm heye. Bi hev re bixebitin û em ê vegerin. Em amade ne ku vegerin. Em naxwazîn her û her li vir bimînin. Penabert xemdarin ku dibin konên ji dar û plastîkan de hatiye çêkirin de jiyana xwe bidomînin. Hikûmet tenê destûra vê yekê dide. Bêguman tirs heye, mirov ditirsin. Heta ku penaber serê xwe nekin binkunekê, heta her yek malbatek nekeve binkunekê, wê xof û xemên wan derbas nabin. Em bo siberojî ditirsin. Xwedî zane hin niha ev ê çi biryarên din bikarbînin. Niha em nikarin vegerin welatên xwe. Piraniya milyonekî pinaberên Sûrî yên li Lübnanê dijîn bi vî rengî jiyana xwe didomînin. Biryara hikûmetê ya hilweşandina xanî û avahiyên tinaberan yên li Rojhilata Lübnanê ew ê bibe sedema ku tenê 15,000 zarok bê mal û bê war bimînin. دەتەوەی گرتوەکان دەڵێت نەخۆشی کۆلێرا لە یەمەن بەرەو بەتر دەڕوات بەهۆی کە یارمەتیدارایی بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیە. وتەبێژی ئەنتۆنیۆ گۆتیێرس سکرتێری گشتینەوەی گرتوەکان دەڵێت لە ماوەی ئەم ساڵدا گومان لە 460,000 کەیس هەیە و 725 کەسیش مردوون. کاربەدەستان دەڵێن لافا و کەمی ئاوی خاوینی خواردنەوە و باشی بەڕێوەبردننی کاروبارەکان خۆی بەڵاوبوونەوەی نەخۆشەکەیە. بەلەیەکێکی جانی بخوا نەبوونە خواردنێژی لێ دەرێ پرسکێکێکە گەلک گرانە کۆ بێژن سەرباز یانژی ئەم بێ سەرهێلدێرن حوسی ناهێنن کۆ شێوەیەکی یارمەتی دەرباست بوون ئەڤژی ڕەنگە هۆکارێکێک پاکوتەمیزیش گەلێک هاریکاری دەکات گەشتنی دەرمان. بینەر هێژە لە ڤرام دەگەن داویە کورد کۆنەکشنا ئیرۆ تا جارابێ ببینین خێر و خۆشیێدا. دەمینە خۆش.